یەکێکە لەو خوێندکارانەی ئەمە یەکێکە لەو خوێندکارانەی کە بەڕاستی جیرۆدەی ئەو دەردەیە و خوێندکار بووە. من نامێ ینی لە بری ئەو قسە بکەم. هیوادارم ئەمیش جواب باتەوە چونکە بەشێکی زۆریان موشکلەی ئەوان هەبوو هەریەکان بە بیانوویەک جەچێک باش بوو. خانم گیان سڵاو لێبێ. قوربانە بم، زۆر سپاس دەکەم. زۆر سپاسی ئامادەبوون یەکەم بە دەنگ لە بەرنامەکەمان لەبەرەوەی کە ئەم دیاردەی کە جەنابەت باسیەکەی دیاردەیەکی ئەتوانم کەم تا زۆر بەربڵاو لە کوردستانە، بەڵام کەم کەس وەکو جەنابەت جورئەتیان هەیە سەرباریەوەی کە بوونەتە قوربانی قسەمان بۆ بکەن. زۆر سپاس دەکەم. هەڵبەتە دەنگ و ڕەنگ و ناو هەموو شتێکە پارێزراوە. ئێستا من لە بەرنامەکە بەڕێوەبەری پۆلیسی هەولێر دانیشتووە لەگەڵ شاوەتەیب تەکنیککار و لەگەڵ پارێزەرێکە و بینەران و لایەنی پەیوەندیداری گویان لە جەنابتا ئەو ڕووداوی کە بەسەر جەنابە هاتووە ینی لەسەرەوەی کە کامێرەی نهێنیت بۆ دانراوە چییە بۆمان باسکە؟ فەرموو. بۆ تۆکاردەرم سپاس بۆ میوانەکانیش. هەڵبەت من باسی ڕووداوەکەم بۆ تۆ کرد و بۆیە لێرە شۆ باسی دەکەم تا لەڕێی جەنابتەوە ئەم دیاردەیە کەمرێتەوە. بەڕاستی یەکێکم لە قوربانیانی کامێرەی چاودێری لە مەکتەب بووم، ئەو کار لە ئامادەی بووم لە خولێکی هاوینیا کوڕێکم ناسی. دواتر کە لە کاتی قوتابخانەیە کە داوام هاتەوە داوای ئەوەی ترکێکتری ببینی ئەوە بوو کە چین خانوویەک بوو گوتی لێرەدا دەنیشین قسە دەکەین باشتر یەکتری دەناسی. لێرەکانە داوای ئەوەی کرد کە سێکسی لەگەڵا بکەم. منیش ڕەتم کردەوە. کە ڕەتم کردەوە کەمێکی پێچ و پەیوەندێکی بۆ هات چوە دەرەوە هەڵی گرت. جای دەخولە کرد کوڕێکی تر هات ئەویش ئێمە بەتەنیا پێهێز لەگەڵ ئەو کوڕێکە هات. باشە بوو کە ئەو دەمالتێ پێ بوو کوڕەکەی کە هات دەمالتێ پێ بوو. باشە داوای سێکسیکرد. من ئەو کات ئەوە داستیەکەم پێم ساڵ پێش ئێستا ڕاستەکەی ئەو ئەدەم نەبوو بەرامبەری بوەستمەوە. یەکەم جارم بوو چەک ببینم. یەکەم جارم بوو کە لەگەڵ کەسێکی ئاوا تێ بکەوم. ئەوە بوو کە کاری خۆی کرد. دوای ئەوەی کە چوومەوە بۆ ماڵ ڕقەمەکەم پەیوەندی زۆری بۆ دەهات تاکە ڕۆژێک هەریەکەیان داوای شتێکیان دەکرد دەمزانی کە ئەوە تەنها لەبەر ئەو بابەتی ئەو ڕۆژەیە. دوادار کاتێک کە یەکێکیان پەیوەندی کرد وتی دەبێت چیت لەگەڵ ئەو کوڕانە کردووە ئەو ڕۆژە لە خانوەکەیە ئەدە لەگەڵ من نیشا بیکەی و ئەگەکەم دەیتێ لەگەڵ من نیشا بیکەی. ناتوانم ئەوە ڕەتم کردەوە زۆر بەباشی ڕەتم کردەوە. بەڵام کاتێک کە ڕەتم کردەوە وتی نەخێر لە کامێرەی چاودێریە هەموو شتێک دەرچووە لە خانوەکەیە لەو ژوورە کامێرەی چاودێری هەبووە هەموو شتێکیشیان گرتووە. ئەگەر لەگەڵ مانێکی کامێرەکە من تەکلیف دەکەمەوە بڵای دەکەنەوە پیشانی خێزانەکەتی دەدەن. من زۆر ترسام ڕاستێکی ئەو کاتەمەنم بچووک بوو هەم ناچار بوو خێزانەکەم ئاگادار بۆ لە بابەتەکە بەهۆی حاڵەتی دەرونی خۆمەوە و بەهۆی ئەو فەراغی کە لە دەرونی منە لەو کاتیاز گرت بوو هەم یەکەم جارم بۆ ڕوبەڕووی کارێکی ئاوا بوومەوە هەم باسی کامێرای چاودێری بۆ من زۆر سەخت بوو چکە من لە شارێکی بچووکەم ئەگەر شتێکی واوی بدا زۆر لەسەرم گرادەوەستا. ئەوەی کرد کە لە خوێندن و خێزانەکەم کاتێک کە بابەتیان زانی گەڕانیانمەوە لە خوێندن. من لە شاری ڕێژیم یعنی ئێستاش هەموو هاوڕێکانم کە کات لەگەڵ مابوون لە زانکۆ دەخوێنن. بەڵام من بەهۆی ئەو ڕووداوە کە هەڕەشەم بە کامێرەی چاودێری لە کراسە لەو خانوویا بوو خانووەکە زۆر کۆنیش بووی ئەوە نەبوو کە بەبێ وڵات نازام ئەم کامێرە چۆن دەبێت لەگەڵ بەسرابێت ڕوبەڕووی ئەم ڕووداوە بووم و ئێستا لە ماڵەوە. دەسەکانە خۆش بێ ینی کامێرەی چاودێری بەدەر لەوەی کە لەلایەن کۆمەڵی خەڵکەوە تەشیر بە کەرامەتێکرا واشی کرد دواشە خالە ژیان و لە خوێندن هاوڕێکانی دێسا لە زانکۆن و جەنابەت لە ماڵەوەی. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. گیانم دابڕام سپاس بۆ تۆ کاردەرن دەمەوێرەوە تەواوی ئەم ڕووداوانی هاوشێ ڕووداوەکردن یاخود تەواوی ئەو هەڕەشانی کە بە کامێرای چاودێری دەکرێن لەڕێی بەرنامەکەی تۆوە ئەگەر بووە بە دیاردە بەڵم بۆ بە دیاردە دەبێت بە حاڵەتی بچوو. باشە تۆ نەسیحەتت چییە خانم جان؟ تۆ نەسیحەتت چییە خوشکی من؟ نەسیحەتت چییە بۆ ئەو کەسانەی کە وەکو جەنابەت تووشی ڕووداویشە لەو شێوەیە بوون؟ نەسیحەتت چییە؟ نەسیحەتت ئەوەیە کە بە شاراوەی ئەم شتە بمێنێتەوە یان بەلایانی پەیوەندیدار و پۆلیس بوترێ؟ پێم وایە ڕاستە خۆ بەر لەوەی کە خێزانەکەت ئاگادار بکەیتەوە یان پەیوەندیدار ئاگادار بکەیتەوە. من ئەو کات دەترسام چونکە من پێشتر ڕووداوێکی وان بەسەر هاتیش نەبیست بوو لەبەر ئەوە نەمتوانی ڕوبەڕووی خۆم ببمەوە بچم
بۆ کەسێکی تری باسکەم ناچار کاتێک خێزانەکەم ئاگادار بۆ ئاوا من لە تەواوی ژیانمدا بڕام دیکە لەو کۆسپی کە تا ئێستا ژێناخی مندا هەیە ئەو فەراغە دەرێنێ بەهۆی دەستێژەکەەوە بەسەرما تا ئێستا ژماوەتەوە دیکە لەو هەڕەشێشکە یەکەم جار بۆ هەڕەشەم لێ بکرێ بە کامێرای چاودێریش کە پێشتر بیست بووم کە چەندە خەتەرە ڕاست لەبەر ئەوە من دەگە ئامۆژگاری بوو هەموو کچان ئەوەیە کاتێک کە چ هەڕەشەیەکی بچوک بێت چ دەورە چ بە کامێرای چاودێری چ بە هەر بابەتێکی تر ڕاستە خۆ لایەنی پەیوەندیدار ئاگادارکردنەوە زۆر باشتر لەوەی کە خێزان بەڕاستی من باشی بوو کە تەنها لە خوێندندا بڕام بەڵام چەندین کەسوانەی ڕوبەڕووی کوشتن ڕوبەڕووی وربوون کۆمەڵێک بابەتی تر لەلایەن خێزانەکەوە بێتەوە دەسەکانە خۆش بێ خانم جان زۆر سپاس دەکەم گەوری و لوتفە نوان ئەوە جورئەتە بۆ جەنابەت و ئەوە ئەرچێکی ئەرچێکە کە جەنابەت بووی بە قوربانی هاوڕێکان و خەڵکی تر نەبێ بە قوربانی دووبارە سپاس نمونە و زۆر بێ و گەوری و نوان زۆر سپاس جان